فەلسەفەیەک هەیە ئینسان ئەکا بە چوار بەش. فەلسەفەیەک هەیە ئەڵێ لە ئینسانە چوار جۆر شت هەیە. جۆرێکیان پێوتە ڕەحمانی، باشە صفاتی ڕەحمانی لە ئینسانە هەیە. جۆرێکیان پێوتێ چی؟ صفاتی شەیطانی لە ئینسانە وجودی هەیە. یەکێک تریان پێوترە صفاتی سەبوعی، وەکو درڕندەکان، وەکو شێر و پڵنگ و گورگ و ئەمانە چۆن ئەو هەیە، هەندێک صفەتی وای تێ هەر ئینسان. هەندێکش پێوترێ ئاژەڵی بەهائیمی. ئەڵێ ئینسان لەم چوارە، ئیمامی غەزالی بە درێژی ئەوەی باس کردووە، ئەفەرمێ ئینسان لەم چوارە تەجاوز ناکات صفاتەکانی. و ئێستا تۆ بیرکەرەوە هەندێک صفاتت هەیە، صفاتی ڕەحمانی، صفاتی زۆر گەورن، وەکو مەلائیکە ئەو هەیە، چاکت بۆ خەڵک ئەوێ، دڵە پاک کردوێتەوە، ڕقی لە کەس نییە. ئەمە صفاتی مەلائیکەن، بەشی ڕەحمانین لە تۆیە، صفاتی زۆر بەرزن. بەشەکەی شەیطانیە، ها فێڵکردن و خۆ دزینەوە و تەمەڵی کردن، هەرچی ئەو خراپانەی فێڵی شەیطان، صفەتی شەیطان لە تۆیە هەن، لە منە هەن. بەشێکمان سەبوعین. ئەزانی ئینسان چەند درڕندەیە. لەم مودەیە مەسەن ئەوە سووریا گیرە، باشە ئەم بەشار ئەسەد و ئەمانە هەمووی لە کۆڵ کەوتن. تۆ تەسەوەر کە ئینسان بۆ کوشتنی ئینسان ئالەتێک دروستکە، ئینسانەکە بکوژێت و بچووکی کاتەوە بخاتە ناو زەرفێکە بۆی شوێن زۆر نەگرێ. ئەو چی ئینسانێکە ینی؟ ئەزان لە درڕندەکان ئینسان درڕندەترە کاتێک ئەو بەشەی ئەجوڵێ، زۆر مشکلێ. یعنی تۆ ئێستا هەر کەسێک لە ئێمە ئەگەر کەسێک ببینی ڕیشێکی سپی جوانی هەیە، مەسەلەن پیاوێکی پیرە، ئافرەتێکی پیرە، یەکسەر احترام لە دڵتا ئەجوڵێ. ئەزانی ئەوانەی کە صفەتی سەبوعی لە خۆیانە پەروەردەیان نەکردووە ئەوە بوون، کاتێ پیرێک ئەبینە لەوە چێ گاڵتەی پێ بکە، محاولەکە بیخە، محاولەکە عەزیەتی بە، محاولەکە، یعنی ئەوە صفەتێکی سەبوعی زۆر ترسنە. صفەتی شەهەوانیش چییە لە ئینسانە؟ بەهائیمی. دوای شەهوەتەکە، شەهوەتی جنس لەگەڵ شەهوەتی مادە، ئەم دوانە صفەتی ئاژەڵەکان، پەلاماری خواردن ئەدا، پەلاماری شەهوەتەدا. غەزالی فەرمی ئەم چوار صفەتەی تێیە، فەرمی عاقڵ ئەوەیە ئەم صفەتانە هەموویان لە شوێنی خۆیانە دائەنێ. ئەم صفەتەی کە ئەم بەشە صفەتەی کە هەیەی شەهەوانیە، باشە لە حەڵاڵە نەبێ بەکار، حەڵاڵ ئەخوات لە حەڵاڵە شەهوەتی خۆی بەکارێنێ. ئەمەی سەبوعیەکەیە، باشە کە درڕندەیە بەرامبەر شەجاعەتەکەی لێ وەرەگرێ، و خزمەتی دین و پارێزگاری لە خۆی و لە وەچەی و لە مناڵی و لە وڵاتی و ها ئەمە جێبەجێک ئەوی تری فڕێ ئەدا. ئەفەرمێ ئەمەی کە بابەتەکە بریتە لە شەیطانی، ئەڵێ لە ئینسانە هەندێک جار صفەتە شەیطانەکە لە ئینسانە، بۆ نمونە جاری وایە پێویستی بەوەی خۆی گێڵکە، پێویستی بەوەی خۆی تەمەڵکە، پێویستی بەوەیە جۆرێک لە جۆرەکان فێڵ کات. نافەرمێ خۆشەویست الحرب خدعة، وتیان لەکوێوە هاتووی؟ وتی من الماء، يعني لە چ عەشرەتێکی؟ وتی لە عەشرەتی ئاو، ئێمە لە ئەو خەلق بوون. باشە هەندێک جار تۆ ئەگەر چی لەم بابەتەیە کە ئەڵێن صفەتی شەیطانی لە ئینسانە بە نەظەرە ئیسلامیەکە، نەک بەس نەظەرە کوفریەکە با بڵێن، نەظەرە شەیطانیەکە، نە، هەندێک جار لەمەشە ئەی صفەتە ئیلاهی و ڕەحمانیەکە هەر هەموو صفەتی باشن لە ئینسانە، ئەویش ئەگەر تەجاوز نەکات لە حەدی خۆی، بۆ چونکە یەکێک لە صفاتەکانی ئیلاهی کە لە ئینسانە خوا دروستی کردووە بریتە لە ئەنانیەت. ئەزان ئەنانیەت خۆی لە خۆیان صفەتێکی خراپە، بەڵام لە هەندێک شوێنە باشە. بۆ ئەگەر ئەنانیەت لە ئینسانە بە کاملی دەربێنی، منگەرایی نەمێنێ، ئەنانیەت نەمێنێ، عوجبی نەمێنێ، ئەمانە ئەزان ئینسان زۆر کات تەمەڵ ئەبێ، یان وهای لێ هیچ مهتەم نابێ، لا مبالات دەرەچێ. نەخوای گەورە ئەوانەشی تیاداناوە ئەبێ هەمویان سنووری خۆیان بگرن، هەموو ئەم صفەتانە کە ڕاغیبی ئەسفهانی لە الذەریعە إلى مەکاریم الشەریعە ئەفەرمێ هەموو صفاتەکانی ئینسان سێ جۆر، سێ بەش، بەشێک تەجاوزی کردووە، بەشێک کەم تەرخەمە، بەشێک ڕێکە. ئەڵێ بێ ئەمە ڕێکەکە بین. بۆ نمونە ئازایەتیمان هەیە، باشە با بڵێن زیادەڕێیمان لە ئازایەتی هەیە کە کەسێ ملی خۆی ئەشکێنە، نازانێت خۆی کوتێ بە دار و بەردە، ترسنۆکیشمان هەیە. ئەڵێ موسڵمان ئازایە، متەهەویر نییە، پەلامار بدا لە خۆ نەزانێت چیەکە، و ترسنۆکیش نییە. هەموو صفاتەکان چۆن لەو سیانە سێ بەشە و تۆ ناوەڕاستەکەی وەرەگری، وەسەطەکەی، هەر هەموو صفاتەکانی تر ئەو هەیە.